بەیانی باش مامۆستا. بەیانی باش مام شێرزادگیان مۆبایلەکەت مەتوانی بیتێ؟ والله مدیر ئەگە بکرێ ئەو ڕووکە عەفوم بکەی مەمنونت دەبن بەڕۆی خێزانەکەم لە خەستەخانەی داخل کرایە لەوانەی ئیشەکیان بە من هەبی زۆر سوپاس دەکەم. ڕاستە مام شێرزادگیان 3 مانگە تۆڵی خێزانەکەم نەخۆشە بەڵام ناکرێ هەموویان مۆبایلیان لێ بسەندرێت و مۆبایلت پێ بێ. والله ئەمە چ بکەم حەز دەکەم نەخۆش نەکەی بەخوای بەس ئەوە شفا لەدەست خوایە ئیشاڵڵا باش دەبی. ئیشەڵڵا مادام وایە بەڵام کە تۆ مۆبایلت پێیە تەنها بۆ تەیە تەلەفۆنی خێزانەکەت جواب بیتەوە بۆ هیچ کە بەکاری نهێنیت. هیچ خەمم نەبی. مەمنونم سوپاس دەکەم. کورە چی ئەوەندە چای دەخۆن چا مردم ئەوەندەی چای تێکەم. سلام علیکم. باشم. خێروی جانەکەم. بانە سوپاس دەکەم مام شێرزاد. مام شێرزاد وڵای ڕاستی داوایەکەم لێ دەیە. برێ لە خزمەتدام. وڵای ئەزانم خەتەریشە باش نییە بۆت بەس مۆبایلەکەتم پێویست بوو. مۆبایل؟ بڕاوکە زۆر بەکاریان بەس هەواڵێک کچەکەمە پرسمەوە دەمەوە. کورە ئاخر ئەم وعدم بە مدیری دایە مۆبایل نەدەم بە کەس. ئەزانم بەس بڕاوکە زۆر دڵم لای کچەکەمە بەتەنیا لە ماڵێ بەس ئەوەنە هەواڵێ بپرسم. کچەکەت بەتەنیا لە ماڵ بەجێشتیا؟ یا کوشتی وا دەبی؟ چ بکەم خۆم و خێزانم بە درێژایی ئەم ڕۆژگاری ئیشەکەین دەردی هەژاری کەس دی تێناگە. کاکە لە بەخاتری کچەکەت ئەم مۆبایلەت یەک دەقە دەدەمێ باشە؟ زۆر هەواڵێ پرسمەوە دەمەوە. لە هۆردوقمان باش نییە. ئەلو بابەجان باشی بە قوربان باشی ئێ باشە بابەجان ئاگەر لە خۆ دێ باشە دەستکاری کارە باشتی وانەکەی باشە بابەجان دەی حیاتم دەست خۆش بێ خۆشم لێ وەرگرا ڕاستە و پارێ چی کاکە؟ ئای مام شێرزاد مۆبایلی بەکرێ دەدەی؟ شت دەبینم ئێستا. ئەم کاتت باش جەنابی بەڕێوەبەر جەنابی بەڕێوەبەر قەوما جەنابی بەڕێوەبەر گەندەڵی لە ئیدارەکەماندا هەیە. چۆن شتی وایە؟ جەنابی بەڕێوەبەر بەرتیل هەیە. دلێ بیڵێ چی بووە؟ مام شێرزاد مۆبایلەکەی بەکرێتەدا. چۆن؟ من بە چاوی خۆم بینیم مۆبایلەکەی بەکرێدا بە کاگاراس. هەر ئێستا بۆم بانکە. جەنابی بەڕێوەبەر هەر ئێستا بۆم بانکە. چاوە؟ فەرموو. مام شێرزاد ئەم دەنگۆیانە چین لەناو دایرە بڵاوبوونەتەوە؟ دەنگۆی چی؟ دەنگۆی ئەوەی کە تۆ مۆبایل بەکرێ ئەدەیت. والله بالله وتالله درۆیە. چۆن درۆیە؟ بە چای خۆیان بینیویانە. ئێ باشە مۆبایل جیکلاسم بەکرێ بدەم؟ قسەت زەبط کە مام شێرزاد. ئەی ئەم مۆزوعانە چین لەناو دایرەکەی بنا کە باسیەکەن و دەنگۆی ئەوەیە کە تۆ پارەت وەرگرتووە. ئەوە باسی 10,000ەکەی دەکەی ئەتوو. 10,000ی چی؟ تۆم لێ وەرگرا. خە نابینە ئێستا دەزانین چێ خەڵک ئەوەی ببینیتن دەرێن ئەو ڕەشۆی وەگرت. نا غەڵەت تێناگا بڕۆ کە دوێنێکە سارەیەک ڕێک لە دەستی وەرەگرت خەریب و خۆی لە مندا خۆم لێ قوتار کرد ئەوە با سەدەقە سەر بێ. یعنی ئەوە سەدەقە سەرە؟ ئەوە سەدەقە سەر بێ یا ڕەبی خێری لێ ببینی. گەلێک مەمنونم یا ڕەبی خوا خێری بنووسی. سپاس دەکەم. چاوەکەم. جارێ خاڵ. چاوەکەم. کاتان خاڵ. هەستن هەر کەسە بۆ ژووری خۆی.